تایبەت بە هەنگاوەکانی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق و پشکی هاوپەیمانی عەزم لە کابینەکەی عەلی زەیدی گفتوگۆی زیاترەکەم لەگەڵ دکتۆر سەلاح دلێمی ئەندامی هاوپەیمانی عەزم میوانی کوردستان 24 لە بەغداوە سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر ئەم کاتت باش. هاوپەیمانی عەزم داوای دوو وەزارەت و جێگیری سەرۆکوەزیرانیشی کردووە. وەڵامی عەلی زەیدی چی بووە؟ سەرەتا زۆر سپاسی بەڕێزتان دەکەم لەگەڵ کادیرانی کەناڵەکەتان لەگەڵ هەوڵە بێپیانەکانتان. گەڕێکی گفتوگۆ هەبوو کە ئێمە لە عەزم دوو وەزارەتمان بربکەوێت لە پێکهاتنی حکوومەتدا. ئەمەش ئەنجامی ئەو تێگەیشت نەبوو کە بەڕێز سەرۆک وەزیرانی ڕاستپێرا و بەڕێز عەلی زەیدی ئەنجامدا لەگەڵ ئەودا بەڕێزان چوارچێوەی هەماهەنگی شیعی کە ئەوان دەزانن موقعی هاوپەیمانی عەزم زۆر نیشتیمانی بووە لەگەڵ ئەو دەستکەوتە نیشتیمانیانەیە کە هەیەی 600,000 دەنجی هەیە کە کورسەکانی لە پەرلەماندا کورسێ بۆیە ئەمە دەستکەوتی هەڵبژاردنە پەنا بەخوا ئەو مووقفیان لێ دەبینین لە چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانی ڕاستپێردرا و بەڕێز زەیدی ئەوەی هیوای بۆ دەخوازین لە قۆناغی داهاتوودا کە بەردەوام بین لەسەر بۆچوونەکانمان بۆ ئەوەی سەقامگیری نیشتیمانی هەبێت بۆ حکوومەت و پشتیوانی حکوومەت بکەین لە بەرەو پێشبردننی ئابووری و چارەسەرکردنی کێشەکان و بابەتەکان بۆ ئەوەی بیان گەڕێنینەوە دۆخی ئاسایی خۆیان. بەڵێ دکتۆر سەلاح، بۆچی داوای وەزارەتی پلاندانان و پەروەردەتان کردووە؟ لە ڕاستیدا داواکاری ئێمە دوو وەزارەت بووە لە نێویاندا وەزارەتێکی سیادی لەگەڵ جێگری سەرۆک وەزیران یانیش جێگری سەرۆکی کۆمار، چونکە ئەمە لە نێو دەستکەوتی هەڵبژاردنەکاندایە بۆ ئێمە دووەم گەورەترین پێکاتێن لە نێو سونەدا لە ڕووی دەنگول لە ڕووی کورسی پەرلەمانیشەوە ئەوەی کە لە پێشمانەوە بوو سەرۆکی پەرلەمانی بەرکەوتووە. ئێمە لە ڕویان نەوەستاینەتەوە لە پرۆسەی سیاسیدا بۆ ئەوەی بەرەو پێشەوە بڕوات، نەمان هێشتووە پرۆسەی سیاسی بە بنبەست بگات. بۆیە دەمانەوێت بەردەوامیەک هەبێت لە پرۆسەی سیاسیەکەدا. لەگەڵیدا بەڕێز سامەڕایی بۆ سەرۆکاتی پەرلەمان کشایەوە. ئەمەش بووە هۆی ئەوەی کە سەرۆکاتی پەرلەمان دەستنیشان بکرێتەوە بە ئاسانی پرۆسەکە بڕێوە بچێت. ئێمە هەندێک ئیمتیازاتمان دەوێت کە یەکسان بێ بە سەرۆکی پەرلەمان. باشە دکتۆر سەلاح، جەنابەت ئاماژەت بۆ کرد کە ئێوە دووهەم گەورەترین هاوپەیمانین کە لە پەرلەمان هەن و لە عێراقا هەن لە سونەکانە. دەمەوێت بزانم هیچ لایەنێکی دیکەی سونە هەبووە هیچ تێبینی هەبێت لەسەر داواکارەکانی ئێوە؟ بۆ پێکهاتەی سونی بەڵێ. ئێمە لە ڕاستیدا تاوەکو دوێنێش تێگەشتێکی زۆر باش هەبوو لەلایەن سەرۆکوەزیرانی ڕاستپێرا و لەگەڵیدا باڵین چوارچێوەی شیعی برایانیشمان لە پارتی دیموکراتی کوردستان تێگەشتیان هەبوو بۆ داواکاریەکانی ئێمە. ئیستیجابێکی زۆر باشیان هەبووە چونکە ئەمە مافێکە دەستکەوتێکی هەڵبژاردنەکانە لەسەر ئاستی نیشتیمانیشدا پشتیوانی مافەکانی ئێمە دەکەن. باشە، ئەگەر داواکاریەکەتان وەکو خودی خۆی جێبەجێ نەکرا هەڵوێستان چی ئەبێت؟ هەڵبژاردنەکان کراون لە بەردەمماندا. لەم دۆخەدا ئێمە پشتیوانی حکوومەتی ڕاستپێدراو دەکەین، سەرۆکوەزیرانی ڕاستپێدراو دەکەین، هەڵبژاردەکانمان کراوە دەبێت. ئێمە بەشدار دەبین، دەکرێت لە ناو پەرلەماندا
ڕێشوێن بگرینە بەر بەڵام هەر شتێک بە پێی کات و شوێنی خۆی بەڵام هەموو ئاماژەکان بۆ ئەوە دەچن کە ئێمە دەستکەوتەکانی هەڵبژاردننی خۆمان وەربگرین لە ڕۆی ڕێکەوتنمان لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانی ڕاستپێدرا و لایەنەکانی دیکەش جا چوارچێوەی هەماهەنگی بێت چوارچێوەی شیعی بێت لە بەغدایان لانەکانی ترش. بەڕێز دلێمی ئاڵنگاریەکانی بەردەم عەلی زەیدی لە داهاتوو چییە بن بە بۆچوونیەوە؟ بێگومان چەندین ئاڵنگاری گەورە لە بەردەمیدایە لە قۆناغی یەکەمدا بەڕێز زەیدی با بڵێن کۆدەنجیەک هەیە لە قبولکردنی بەڕێزیان جا لەلایەن برایانی کورد لەلایەن شیعە لەلایەن سوننەوە بێت بۆیە قبول کراوە کە ئەو ببێت بە سەرۆک وەزیران ئەمە تاوەکو ئێستا هیچ سەرۆک وەزیرانێک پێشتر ئەم کۆدەنجیە گەورەیەی بەدەست نەهێناوە بۆیە لەم کاتە لەم ساتەدا پێم وایە بەڕێز زەیدی گەورەترین پشتیوانی دەکرێت لەگەڵ ئەوەدا پشتیوانی هەرێمی هەیە پشتیوانی نێودەوڵەتی هەیە ئەمەش ئامادەبوونی ئەو لەسەر سەکۆی نێودەوڵەتی و نیشتیمانیدا بەهێز دەبێت بۆ چارەسەرکردنی کۆمەڵێک کێشەی گەورە بەڵام کێشەی مەلەفی ئابووری ئەمە ئاڵنگارێکی گەورەیە لە بەردەمیدا بۆیە ئەوش باگراوندێکی باشی هەیە لە ڕووی ئابووریەوە دەکرێت بتوانێت ئەمانە چارەسەر بکات دەتوانێت ئەو کێشەی موچە و گرانی بازار و ئەو فشارانێکە لەسەر هاوڵاتیانن چارەسەرکە دووەمیان بابەتی ئەمنیە ئەو دەبێت بتوانێت ئەو کێشە ئەمنیانەی کە هەیە لە نێو عێراقدا چارەسەری بکات دەبێت ئەو شارانەی کە لە نێودەوڵەتیەوە لە سەرمان دەکرێت دەبێت زۆر بەجددی کاریان لەسەر بکات لەگەڵ ئەو ئاڵنگاریە گەورانەی کە ئێستا بە ڕێزان ڕۆبەڕویان دەبێتەوە. بەڵێ ئێمە سپاس دەکەین لە بەغداوە دکتۆر سەلاح دلێمی ئەندامی هاوپەیمانی عەزم میوانی کوردستان 24 بوو سپاس بۆ ئامادەبوونت.